ئەنجا پێنجەم لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە کە شەیطان نایێتە ماڵێک کە ناوی خوای پەروەردگاری تێدا هێندرا بێت. بەرام ناوی خوای گەورە چەند گەورەیە کە چوویەوە ماڵەوە ناوی خوای گەورە بێنە، کە هاتیە دەرەوە لە ماڵەوە ناوی خوای گەورە بێنە. برام کە چوویەوە سەلام کە ئینسانی وهەیە عادەتی نییە کە دەچێتە سەفەریش دێتەوە ماڵەوە قەت سەلام ناکات. برام ناوی خوای گەورە بێنە، سەلامی خوای پەروەردگار لە ماڵەوە بکە کە چوویە دەرەوە کە هاتیەوە کە نانت خوارد ناوی خوای گەورە بێنە، شەیطان نایێتە ماڵەکەتەوە. برام پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا دخل الرجل بيته کاتێک کە ئینسان هاتەوە ماڵەوە چۆ ناو ماڵی خۆیەوە ئەنجا فذكر الله عند دخوله کاتێک کە دێتەوە ناوی خوای پەروەردگار بێنێت، وعند طعامه کاتێکیش کە نان دەخوا ناوی خوای گەورە بێنێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قال الشيطان شەیطان دەڵێ چی؟ دەڵێ بەڕاستی لا مەبیتە لەکم ولا عەشا، نەشوێنی مانەوەم لەو ماڵەدا هەیە و نەنان خواردن و بەشی من لە ناندا لەو ماڵەیە هەیە مادەم ناوی خوای گەورەی تێدا هێندرا بێت. برام ناوی خوای گەورە چەند گەورەنە. برام ناوی خوای گەورە بێنە، شەیطان نزیکی ماڵەکەت نابێتەوە، نزیکی دڵ و دەروونت نابێتەوە. برام شەیطان نایێتە ناو ماڵت کە فەسادی هەمووی لەوەیدا پەیدا دەبێت کە شەیطان بێتە ناو ماڵی ئینسانەوە و وەزوەسە بۆ دڵ و دەرونی ئینسان کات خوای گەورە پارێزراومان کات. بە چه ئەوەلا دەچێت؟ بەچی شەیطان لێمان دوور دەکەوێتەوە؟ بەهێنانی ناوی خودای پەروەردگار لە کاتێکدا کە ئینسان دەچێتەوە ماڵەوە و نان دەخوات. برام ناوەکانی خوای گەورە چەند گەورەن.